سەرەتا زۆر سوپاس بۆ کەناڵی کورساتی ئەزیز وەستاو لە میوانە بەڕێزەکەم کاگاوتە. من سەرەتا حەز دەکەم زیاتر باسی گرنگی خوێنی پیشەیی بکەم. ئەو دواتر باسی گرنگەکەی بکەین من ئەوەی کە پێم باشە بەڕاستی من پێم باش ئەوەی کە لە هەولێر کرایەوە با لە سلێمانیش بکرێتەوە با لە دووەکیش بکرێتەوە ینی بۆ تەنها لە هەولێر بکرێتەوە لە چکە سلێمانی توانایەکی مرۆیی باشی هەولێریش بە هەمان شێوە هەیەی اینجا لە هەمووی گرنگتر ئێمە پێشتر پرۆژەیەکی زانستی بە قوتمان هەبوو تایبەت بە گۆڕینی ئامادەی پیشەیەکان بۆ 5 ساڵ تەمەن من ساڵی 2016 لە پێش 2016 بەدەوەی بیرمێ 2016 ئێمە پرۆژەیەکی زۆر بەهێزمان تەقدیمی وەزارەتی پەروەردە خوێندنی باڵا کرد بیرمێ 6 2016 بوو لە وەزارەتی خوێندنی باڵا کۆبوونەوەمان کە تەبەن ئەمانە هەمووی پاش چەندین کۆبوونەوە کە پێشتر کراوە کە هەردوو وەزارەتی پەروەردە خوێندنی باڵا ڕازی بوو کە ئێمە ئامادەی پیشەیەکان بکەین بە 5 ساڵ یعنی پرۆگرامان بۆ ئامادە کرد بیرمێت خالی خۆشی ئەو کاتە مامۆستای مەسوولی خوێنی پیشەیی بوو لە پرۆگرامەکان نوێنەری هەبوو لێرە لە سلێمانی دکتۆر بیرمێت دکتۆر ئالان فەریدونی تیا بوو ینی کۆمەڵێک کەسانی شارەزای لە هەولێر بە هەمان شێوە دکتۆر ئەحمەدی تیا بوو دکتۆر محەممەد سایبیری تیا بوو آخر کەس کە بیرمە کە کۆبوونەوەکەمان کرد بۆی ناوەکانم هەموو بە دەقیق و بە بەڵگەلایە دکتۆر کامەران فواد ئەحمەدی دیا بوو کە ئێستا تەخاوت بۆ کوڕی فواد ئەحمەدی گۆرانی بێشکاوە لە وەزارەتی خوێنی باڵا لە زانکۆ پۆلیتەکنیەکان ئێمە کۆبوونەوەمان کرد کە ئەم پرۆژەیە جێبەجێ بکرێت کە هەموو ئامادەی پیشەکان سەرەتا لە ئامادەی پیشەیی زانستی کۆمپیوتەرەوە دەست پێ بکەین بەڕاستی کە بێ بە 5 ساڵ یعنی من پێم خۆشە لە هەولێر کراوە بەڕاستی ئەمە شتێکی زۆر باشە با لە سلێمانیش ئەم تەجروبەیە بکرایەوە بەڕاستی بۆ تەنها لە هەولێر کراوەتەوە با لە دووکیش بکرێتەوە چکە ئێوان ساڵی ئاهێندە بۆ ئیمساڵیش لێرە نەکرێتەوە لەبەرەوەی ئێمە پێش ئەوان ئامادەکاریمان کردووە ئێمە بەڕاستی حتا پێش ئەم ماوەی پێش لەگەڵ بەڕێز کاک هاوتایە لەگەڵ بەڕێز کاک مامۆستا عەمەد جێگری بەڕێوەبەری گشتی و کاک دکتۆر شێرزاد و لەگەڵ کاک خەلیدا هاتن بۆ سلێمانی بڕیاریان نە هەمووی ماوەی پێش سا کە ئامادەی پیشەیی زانستی کۆمپیوتەر لە سلێمانی بکرێتەوە بێ بە 5 ساڵ یعنی لە خلالی ڕۆژێکە تەنانەت نە بەڕێوەبەری گشتی سلێمانی نە بەڕێوەبەری جێگری بەڕێوەبەری مەسن گشتی ئاگایان لە منە بوو کە لە هەولێر بڕیاریان نە لە شەو ڕۆژێکە کە بێ بە 5 ساڵ من هەموو کاتێڵم حتا لەگەڵ بەڕێز مامۆستا بۆ بە 5 ساڵ ئەکرێ ئیمساڵ با لە سلێمانیش ئەوە بکرێت کە لەبەرەوەی ئێمە وەکووتمان ڕابردوویەکمان هەیە پرۆژەیەکمان هەبوو پێشتر بۆ گاوتا بکەین ئەم ساڵ ئەگەر مەسەلەن ئامادەکاری تەواو کراوە سلێمانی ئەتوانێت هاوشێوەی هەولێر ئەم ساڵ ئەو پرۆگرامی خوێندنەش گۆڕێ ساڵێکم کردنی ئێستا لە شاری سلێمانیە ژمارەیەک ئامادەیمان هەیە تایبەت بە خوێندنی پیشەی گرفتی ئێمانە چییە بۆ ئەم ساڵ چی کراوە بۆی کە گرفتەکانی ساڵانی ڕابردوو چەند بارە نەبێتەوە من حەزەکەم پێشەوە من زۆرم پێ خۆشە کە لە هەولێر کراوە لەگەڵ بەڕێز مامۆستا ئەحمەد ینی قسەم کردو پێشم وتووە هەرچیش بە ئێمە بکرێ هاوکار دەبین لەگەڵ مامۆستا سامان سویلیا قسەم کردو لەگەڵ مامۆستا حەسەن سەرتیبیشە کە بەڕێوەبەری پرۆگرامەکانە من قەت ئەوە نیم بەس من ئەزانم ئەوەی کە لە سلێمانی ئێستا کە یەکەم خوێنی پیشەیی کە لە کوردستانە لامەتە ساڵی 1954 لە سلێمانی بووە ئەنجا دوای ئەو شارەکانی کە بووم بەسم شارچێتی نییە خوانەخواتنانە من زۆرم پێ خۆشەکە لە هەولێر کراوەتەوە هیوادارم لە دووەکیش بکرێتەوە هەروەها لە سلێمانی و لە هەڵەبجەش ئەمە شتێکە یعنی من لە ناخی دڵمەوە پێم خۆشەویستم لەو کەسانی کە زۆر خوێنی پیشەیم خۆشەوە وەکو مامۆستایەک بۆ چەندین بەرهەمم هەیە لەو بوارە لەبەرەوە قەت حەز ناکەم مامۆستاوەتە وا تێبگا من بە شێوە لە شیوەکان نابێت پێچوانە من زۆرم پێ خۆشە لەوەرە بەڵام دەستی مانی کۆمەڵی ئامادەکاری هەیە کە دڵنیام لەوە لە هەولێریش کە هەبێت لە ئێمە زۆر دەمێکە ئامادەکاری بۆ کراوە تەنانەت بە فەرمانی وزاری 1548 لە 11 فەرمانی ئەو دەچوو کە ئەمە بێ بە پەیمانکە بام حەزەکەم باسی ئەو پرۆژەی خۆمان بکەم ئەنجا بینە سەر پرسیارەکەی جەنابەت ئەوەیە کە ئێمە ئەم پەیمانگایی کە ئێمە وەختی خۆی دامانە دوو شاهدایە شادیکان عیدی وەزارەتی پەروەردەی ئەوەیان عیدی خوێنی باڵایە بڕوا بکە دکتۆر کامەران فواد ئەحمەد کە پیاەکە زۆر شارەزای لە بواری پیشەیە و لە زانکۆی پۆلیتەکنیکەکان بوو خەڵکی هەولێریش بوو وتی مامۆستا محەممەد من لەگەڵ هەموو سەرۆکی زانکۆکانی عێراق کۆبوونەوەم کردو باسی ئەم پرۆژەیەمان کردووە کە ئەم پرۆژەیە لە هەموو عێراق جێبەجێ بکرێ من بەبەستمەوە ئێمە ئەوەدامەوان لەگەڵ کۆمپانیایەکە چکە بەڕاستی لە سلێمانی ئێمە معلوماتمان نەبوو کە کرا ئەو 5 ساڵی کە ئەم باسی کرد ئەوەی کە لەگەڵ ئێمە ڕاوێژیان پێکردین بۆ ئەوەی خۆمان بوو لە سلێمانی پێ نەک بۆ ئەوەی کە لە هەولێر بەو شوێ بێتەوە بە زمانی ئینگلیزی دوای ئێمە بە هەوڵ بین عەقڵێکی بەرهەمهێنە دروستکەین زمانی ئینگلیزی ڕاستە زەرورە وەکو دەرسەکان ئێمە فێری پیشیانەکەین بەڕاستی ئەبێ ئاگاداری ئەو ئێمە تۆ 1 ساڵ ئەو خوێندکارە کە تۆ هەر فێری زمانی ئینگلیزی بکەیت تۆ لێرە فێری پیشیانەکەین ئێمە ئامادەکاریەکەین بۆ ساڵەکانی بەڵێ ئەی بۆ ساڵ ئێمە شەوەکو شاگردوان ئەو خوێندکارانی کە ئێمە لای ئێمە وەکو معاملێک وایین ئێمە ئەو کارگەیە خەڵک دروستەکەین بۆ بازار لەبەرەوە ئێمە زۆر زەرورە ئەنجا باسی کێشەکان کرد لەبەرەوە من قەت لەو جۆرە مرۆڤانە نیم کە حەز نەکەم من حەزەکەم کوردستان هەمووی پێشکەوێ بە هیچ فەرقی ئەوە نە
مەسئلە مەبدەئی بنا هەیە و هەرواشمەوە چەندین ینی کارم کردو بۆ هەموو کوردستان چەندین منهەجمان داناوە لەگەڵ وەزارەتی پەروەردە بۆ هەموو کوردستان و شانازی بۆواکەین بەنسبەت ئێمە کۆمەڵی گرفتی گەورەمان هەیە لە خوێنی پیشەی بەڕاستی تۆ بێت بیر لۆ بکەیت تۆ دۆڕۆژی ئەم خوێنکارانی ئێستا بەس دەستێمانی وکو بەڕێزیوتی حەڤە مەکتەبی پیشەی هەیە لە هەولێر 12 هەیە یعنی ئێمە زۆر ینی ئەم خوێنکارانی دوای مەسئولیانە بێ بچی ئەمە یەکەم دووەم ئێمە کۆمەڵێک یەکێ لە کێشەکانمان وەکو باسیکردن مەسەڵەن پرۆگرامە یەکێ لە کێشەکانی کە ئێمە هەمانە بەڕاستی من وەختی خۆی زوو داوام کرد کە کتێب بەدانی چۆن تەعامل لەگەڵ مشتریا بکەی یعنی ئەم ساڵ کتێبێکیان داناوە لە وەزارەت کە 2 ساڵەوە خوێندێت پێشەنگ لە کارەکان بڕوا بکە ئەمە دەرەجەی لەسەر نیە جا خۆزانی کە خوێندکار دەرەجەی لەسەر نەبوو هەر ئیتمامی پێ نایە لە زۆر مەکتەب هەر نەخوێندرا بەڕاستی من چەند جار داوام کردووە با ئەمجا کتێبەکەش بەڕاستی بەو شێوەیە نەبوو کە ینی بە شێوەیە وایە کە مەسەڵەن خوێندکار حەزی کردایە کە سوێنێ چووە بازار چۆن کە مشتریەک بەلای تەعاملی لەگەڵا بکە و زۆر گرنگ کە تۆ تەعامل لەگەڵ مشتریا بکەیت و هەروەها جاران ئێمە دەرماڵەمان هەبوو بە خوێندکارەکانمان دەرماڵەکان کە بگەڕێتەوە دەرماڵەکان تەنانەت ئێمە جاران خوێندکارمان ئەنات بۆکی بۆ دەرەوە ئەم بیرمە ئەو ساڵی کە ئەو خوێنگای ئێمە دامەزرا کامەش لەسەر پێشنیازی خۆمان بوو دامەزرا کە ئێستا سوپاس بخوا لە چەند شوێنیکە هەیە ئەم خوێندکارانە مەسەن دە کەسیان نات بۆ دەروی وڵات ئەو ساڵە ینی بۆ دەروی وڵات ببیرمە بۆ ئیتالیا و کە بڕێز مامۆستا ئەحمەدگەل زۆر بەڕێوەبەری ئامادەی پیشەی بوو هەوڵی بۆیان و ئێستا لە دەروی وڵاتن بەڕاستی بۆی لێ هەر خستیان ئەمەسەی پیشەیە و دوایی بێنەوە بۆ کوردستان داژمەتێن ئەو حاڵەتێکی زۆر باش بوو یاخو بەڕێوەبەریدێکی گشتی پیشەیی بکرێت کە پیشەیی زۆر گرنگە کاک ینی بەڕێستم ئەگەر پێ گۆڕانکاری لە خوێن نابکە ئەبێ لە خوێنی پیشەی و دەست پێکی بڕوا بکە ئەگەر پێ ئاسایشی نەتەوەی بڕوا بکە ئەبێ لە خوێنی پیشەیش کە تۆ کادێرە دروستەکەی هی خۆمان بیا کادێرە بانکین لە وڵاتەکانیکەوە طبعا کادێری خۆمان بێ باشترە یعنی مامۆستا تۆ پێ دوایە ئەمە ئەو هەموو گرنگی بۆ زانکۆکانەمانە بێ تەرکیزەکە بخێنی سەر خوێندنە پیشەیە دوایە هەر لە هەموو عالەماوێ تو سی هەموو وڵاتە پێشکەوتوەکان کە لە سا هەفتیان دەچنە خوێنی پیشەیی بەڵام چ پیشەیەک بەڕاستی ئایا ئەو پیشەیەکی ئێستا ئێمە هەمانە نەخێر ئەوان پیشەیەک چکەوان دوو جا شانسی دامەزرانیانێ هەم لای حکومەت هەم لە کەتە تایبەتەکان کە زیاتر لە کەتە تایبەتەکان ئەمانە وەرەگرن یعنی ئێمە چەند بەشێکمانەوە هەمووی دە بەشمان هەیە بۆ نمونە لە کوردستان لەو ئێستا هەر لە وڵاتەکانی دین مەسەڵەن دراوسێمان زیاتر لە 50 بەجێ لە ئەوروپا زیاتر لە 150 بەجێ بڕوا بکە دوای حربی عالمی دووەم ئەڵێ کە یابان پێشکەوتووە لەگەڵ ئەوروپایەکی لە هۆکارەکانیان بۆ کە گرنگیانەوە بە خوێنی پیشەیی بەڵام ئێمە بەڕاستی تاوەکو ئێستا هەر بە خاوی ئەڕۆین خوێندرە لە خوێن پیشەیە لە خوێنی پیشەیەکان بڕواکە هەنێ بەژەیە ینی منهەجیانە هی تەلەڤیزیۆنی حەڤە خەدەم لێتەوە هەر لە مۆزەخانەکان ئێستا هەیە بەڕاستی ینی منهەجەکان زۆر کۆنن من شخصی زۆر جا شەڕم لەسەرەوە کردووە هەم بە یادداشتی لامە بەڵکە نادومە بۆ وەزارەتی پەروەردە حتا من هەم پێشنیازانم نادووە بۆ وەزارەتی پەروەردە کە چۆن خوێنی پیشەیی پێشکەوێ بەڕاستی بەڵام جاری وایە بەڕاستی کە بۆشیان هێنێ دیاگەم لێ هەر ناشیکەنەوە خۆیان کە دوو خەتەکەی لێ هەر ناشی بینی ئەوەشکەنەوە من ئێمە کامومان بۆ هەموو کوردستان هەوڵین نەک بۆ شارێک یان بۆ شوێنێک بەڕاستی لەبەر خوێنی پیشەیی ئێستا حالیان یەکێکە لەو خوێنکانی کەمترین خوێنکار ڕوویەکە ئێستا تەنها تاکە مەکتەب لە پیشەیەکانە کە زۆر خوێنکاتێکە ئامادەی پیشەیی زانستی کۆمپیوتەرە هەر ئیمساڵ زیاتر لە 400 خوێنکار ڕووی کردووە خوێنکار ئەنی بەشەکانی کە زۆر کەم ڕوویەکە بۆچی ئێمە بەباسی وکەین هۆکارەکەی چیە یەکەم لەبەری منهەجەکەی کۆنە لەبەری ئەم خوێنکارە دایک و باوک لە مستقبل بی لەوە بکاتەوە کە ئەم کوڕی ئیشێکی بۆ بدۆسێتەوە بەڕاستی بێت و بەرهەمیکیان هەبێ بەڕاستی من وەختی خۆی داوام کرد بە کتابی فەرمی کە هەموو ئامادە پیشیەکان با وەرشەیەکیانە بێت بۆ نمونە من لە بواری ئایتیا کە مەسەڵەن کۆمپیوتەرێک خراپ بێت لە تەربیە لە شوێنەکانی کە من نمونەیەکت پێڵم ساڵی 2013 چواردە بەڕاستی هەر خۆم یەکەم کامری چاودێری ئێمەدامە نەخستمە ناو دەرسەکە دایرەکانەوە يعني ناو دفتەی يعني یەکەم داریش بۆ بەڕێوەبەری گشتی پەروەردەی ئیجتیماعی دامانە بۆ دایان مەکتەبمانتانە هەم خوێندکارەکانمان ینی فێری پیشەکە کرد و چوونە بازاڕەوە ئەمە لە منهەجانە بوو ئەمە خۆمان بە جورئەتی خۆمان ئەمەمان کرد تەنانەت زۆر جار گرەی لە منەکران و مامۆستا محەممەد شتی وتۆ بەدەل لە منهەجەکە وتو من نەخێرەوەی کە من باسی یەکەم ئیزافەتەن بۆ منهەجەکە ئەوەشم باس کردووە بەڕاستی لەبەرەوە ئێمە زۆر گرنگە کەوا لەو خوێنکارە بکەین فێری پیشەیەکیان کەین بە عەمەلی نەک هەوڵ بین وەختی خۆیتان سێ کۆمەڵگای پیشەیەکری ئەیکۆ ئەمەش نەبێ بە دەردی ئەوە باشە بەڕاستی ئەو سێ کۆمەڵگای پیشەیەکی لە هەولێریکە لە سوێن لە دوو بڕوا بکە بەس خەکانی کاگەوتام ساڵ جدین لە پرۆسەکە و وڵی ئێمە لێرە من لە ڕاگەاندنەوە ئەومسانی خۆم پەیوەندیم بە بەڕێز مامۆستا ئەحمەدگەل و کردبووی باسکردم بەڕاستی دوای ئەوە یعنی تەنانەت من ڕۆژی پێنجشەممە لە بەڕێوەبەری گشتی پەروەردەی ئیجتیماعی بوو معلوماتیان لەسەر ئەوە نەبوو وانسانی ئەوەی ئێمە چێمەک ئاخر کۆبوونەوە کە کرا لەگەڵ بەڕێز کاک هاوتاو لەگەڵ کاک خالید و لەگەڵ دکتۆر شێرزاد و بەڕێوەبەری گشتی باسی ئەو کرا حتا ناوی مەکتەبەکەی ئێمەیاندانەکە بێ بە پەیمانگانەیانە پەیمانگای پیشەی زانستی کۆمپیوتەری سلێمانی هەتا ئەو ناوەکەشی منەبەر ئەوان من خۆم ناوم نەبوو پەیمانگای پیشەی بۆ تەکنۆلۆژیای زانیاری و گەیاندن حتا
پرۆگرامی هەر 5 ساڵەکەمان ئێمە لەگەڵ کۆمەڵە کەسانی کە ینی من یەک دەڵم حەز ناکەم بەکەم تەماشای تاقی خۆشمان بکەین هەر کۆمپانیاکان نەبێ من دڵنیام لەوە کۆمەڵە کەسانی کە هەیە لە سلێمانی لە هەولێر لە دووە کە ئەمانە شارەزان لە بواری پیشەیە با گوێر ڕاوێژی بۆوام بکەن بەڕاستی یانی هیچێک نەهاتووە کە ئەمە کراوە بە ئێمەیان نەوتووە. زۆر بەڕێز مامۆستا محەممەد ئەبوبەکر بەڕێوەبەری ئامادەی پیشەی سانستی کۆمپیوتەر لە سلێمانی سپاس بۆ ئامادەبوون. سپاس بە ڕوونکردنەوەکانت بۆ خەمخۆریت بۆ بوارەکە. بەیوای بەرنامەیەندە کە ئەنجامماندا پێکەوە ئەو کاتە بووبن بە پەیمانگا بۆ سیستەمە بێکە کاک هاوتا باسی دەکات. سپاس بە ئامادەبوونت.